لە هەنگاوێکی مێژووی و چاوەڕوانکراودا گروپی یەکەم لا گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە پارێزگای سلێمانیەوە چەکەکانیان سووتاند. پارتی کرێکارانی کوردستان لە هەنگاوێکی مێژوویدا پرۆسەی چەکدانانی دەست پێ کرد. لەو چوارچێوەیەشدا 30 گەریلای پەکەکە کە 15یان پیا و 15یان ئافرەت بوون و 4یان فەرماندە بوون لە شکەوتی جاسەنە لە نزیک قەزای دووکان لە پارێزگای سلێمانی چەکیاندانە. ئەمەش دەنگدانەوەی بەرفراوانی ناوخۆیی و جیهانی لێکەوتەوە و سەدان میدیای بەناوبانگ ڕاستەوخۆ چالاکیەکەیان گواستەوە. گەریلاکان کە ناویان لە خۆیان ناوە گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراسی سەرەتا لەسەر سەکۆیەک دانیشتن و پەیامێکیان بە هەردوو زمانی تورکی و کوردی خوێندەوە. پاشانیش یەک لە دوای یەک لەسەر سەکۆکە هاتنە خوارەوە و چەکەکانیان کردە ناو کوورەیەکی ئاگرینەوە و سووتاندیان. جۆری چەکەکان کلاشینکۆف و بیکەیسی و ئاربیجی بوون. لە کۆتاییشدا بەڕیز بەرەو چیا سەرکەوتن. لە پەیامی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراسی داهاتووە چەکدانان نیشانەی نیازپاکیمانە بۆ پرۆسەی ئاشتی. لەمە دووە تێکۆشانمان لە پێناو ئازادی، دیموکراسی و سۆسیالیزمدا بە ڕێبازی یاسایی و سیاسەتی دیموکراتیانە بەردەوام دەبێت. 4 ئەنجام لەوانەی ئەمڕۆ چەکیاندانە لە ئاستی سەرکردایەتی پەکەکەدان و یەکێکیان بە 3 هۆزات هاوسەرۆکی کۆما جڤاکێن کوردستان باڵی سەربازی پەکەکەیە. ئەمەش ئەوپەڕی جددیەتی پەکەکەی لێ دەخوێنرێتەوە بۆ بەدەمەوچوونی بانگەوازەکەی ئیمراڵی. ڕێوڕسمەکەی پەکەکە بە بەشداری بەرفراوانی نوێنەرانی حکوومەت و لایەنە سیاسیەکانی باکوور و باشووری کوردستان بەڕێوەچوو. پارتی یەکسانی و دیموکراتی گەلان دەم پارتیش لە تورکیا و باکووری کوردستانەوە بە شاندێکی باڵا و قەرەباڵغ بەشداری کارای ڕێوڕسمەکە بوون. لە 8 مانگی ڕابردوودا شاندی دەم پارتی چەند سەردانێکی یەک لە دوای یەکی دوورگەی ئیمراڵیان کردو لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پەکەکە کۆبوونەوە. ئۆجەلان لە کۆبوونەوەکان و دواتریش لە پەیامێکی کۆتایی مانگی شوباتی ئەم ساڵدا داوای چەکدانان و خۆهەڵوەشاندنەوەی پەکەکەی کرد. پەکەکەیش وەڵامەکەی ئەرێنی بوو. لە مانگی ئایاری ئەم ساڵدا کۆنگرەی 12یەمی خۆی بەست و بە فەرمی داواکەی ئۆجەلانی پەسەند کرد. جگە لە ڕێوڕسمەکەی جاسەنە چاوەڕێ دەکرێت لە جێگەی دیکەی هەرێمی کوردستانیش لە پارێزگاکانی هەولێر و دهۆک مەراسیمی دیکەی هاوشێوە بەڕێوە بچێت. چەکدانانەکەی جاسەنە هەنگاوێکی سیمبولی بوو لە پێناو نیشاندانی نیازپاکی پەکەکە. چاوەڕێ دەکرێت لەمە دووە پرۆسەی ئاشتی خێراتر بچێتە پێشوو. دەوڵەتی تورکیاش هەنگاوی کردداری بۆ پرۆسەکە بنێت. بەشێک لە میدیاکانیش باسییان لەوە کردووە. ڕۆژی شەممە 12 تەمموز ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا وتارێکی مێژوویی پێشکەش دەکات و دوور نییە بڕیاری ئازادکردنی مەرجداری عەبدوڵڵا ئۆجەلان بدات. Tüm teşkilatımız için, ülkemiz, milletimiz ve demokrasimiz için hayırlara vesile olmasını Rabbimden niyaz ediyorum.